خۆ دەزانی کۆمەڵگەی ئێمە بە کۆمەڵی قەیرانە تێپەڕێ هەم قەیرانی داراییە هەم کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی کاریگەری خراپی و ئێستاش نەخۆشی کۆرۆنا و حاڵەتی تەندروستی تاکەکان لە کۆمەڵگایە ئەمانە هەمووی کاریگەرێکی زۆر خراپی کردوتە سەر دەرونی تاک و کێشەکان لە هەرچ وڵاتێکە کاتێکە کێشەکان بەرف زیاتر دەبێت بە تاکید تونند و تیژەکانیش زیاتر دەبێت ئەوە تەنیا کاری ئەنجومەنی خانمان نییە کاتێککە ئێمە بمانەوە تونند و تیژی کەم بکەینەوە ئەوە کە ئەبێ هەموو دامەزراوەکانی حکومت بەیەکەوە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ئاژانسەکانی UN پێکەوە بە هاوکاری بکەن چونکە تەنیا دامەزراوەیەک بەرپرس نییە لە بەرزبوونەوەی یان کەمکردنەوەی تونند و تیژی بەڕێبەرایەتی تونند و تیژیمانێک کە تایبەتە بەوە و هەروە و وەزارەتی داد و ئەنجومەنی دادوەری و دادگاکانمان هەیە کە پێویستە لە ڕووی یاسایەوە وەزارەتی پەروەردەمانێ لە ڕێی پەروەردەی تاک و مناڵەوە وەزاری خوێنی باڵاکەوە تا ئەرکی هەموومانە کە بتوانیوە ڕاگەیەن کارەکانیش جەنابیشتان میدیاکار کە دەبێت ڕۆڵێکی کاریگەرتانە بێ بۆ کەمکردنەوەی تونند و تیژی و هاوکار بن لەگەڵ دامەزراوەکانی حکومەتە ئەوە لە ڕووی یاسایی و دادگاکانە بە تەکید دادگاکان وەکو پێویست کارەکانیان ناکرێت بە تەکید ئەوەش یەکێکە لەو هۆکارانەی کە تونند و تیژی زیاتر بێت و هەروە کێشەکان زیاتر بێت لە کۆمەلگایە. ئامارەکان بەرزەبنەوە لەبەرەوەی زۆر شت لە پاشەکشەدایە پاڵپشتیکردنی حکوومەت بە شێوازە فراوانەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشەیە وەکو ساڵەکانی تر نییە بە بۆنەی بیانوەکان بارودۆخی ئابوووریە بارودۆخی شەڕە ئەمانەیە دوو پاڵپشتی نێودەوڵەتیش بۆ ئیشکردن لەسەر ئەوە زۆر کەمتر بۆتەوە لە جاران ئەزمەیەکی ئابووری گەورە هەیە بۆیە زۆر جار ئێمەش کە قساکەین باسەکان ئەڵان خەڵک نان نییە بیخوا خەڵک مەعاشینی ئێوە هەرباسی بۆیە نەبوونی پاڵپشتی و ئیشکردن لەسەر ئەوە یەکێکیانە بەشی دووهەمیشی ئەوەیە کە ڕێکخراوەکانی ئەو موسساتانەی هەبوو ئەوەندە تۆکمە نەبوون لە کاتی خۆیەکە لەگەڵ وەزعێکی ناخۆشدا بتوانن بەردەوام بکەن خاڵێکی تریشێ بەڕاستی لێخۆشبوونە لە تاوانبارەکان کۆمەلگا لیان خۆشە بێ دام و دەستگاکان لیان خۆشە بن لەو کەسانی کە ژن ئەکوژن بۆیە خەڵکیش بەردەوامە بێ لە سەرشن کوشتنی دەوری ئەنجومەنی خانمان یان ئەو موسساتانە ئێمە ئەبێ زیاتر بپرسین دەوری وەزارەتی ناوخۆ چێت کە ئەوان تەنسیقیان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئیشیان ئەوەیە لە ڕێگەی ئەو ئۆفیسانی کە وەزارەتی ناوخۆ هەیە بە دوواداچوون بۆکەن بەڵام ئەنجومەنی خانمان ئەوەی ئێمە تێئەگەین لە مەهامەکەیان ئەوان زیاتر هەماهەنگیکردن و چاودێریکردن و داڕشتنی پلان و استراتیجی و سیاساتە بۆ حکومەت نەکۆک خۆیان بەڵام ئەوان بەشێکن لەو چاودێریکردن و بە دوواداچوونە کە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بۆیە بۆ ئەم مەسەلەیە زیادی کردو چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین سنوورێکی بەدابنین.